جیهوار مال گندێ مرۆڤ بە چاوای بە چاوا بە لێجی مرۆڤ گەلێکی خۆشەوەکی بەهشتەیە دە چەند دوورکەوە لێ هەر دلێ مرۆڤ پێ بدیمنە ئەمە جۆرە بەحسا نافیع بکەن نافیعش دەرەوەی وڵات بەگەریا بە ماڵاخوا بەگەریا گوندێ خۆ دەبێجە ئەزێ ئێدی لە گوندێ خۆ ببینم ئەزما دەرکەوم ژبلی vêyekêjî ji birî dilsoziya bi bajar û gundê xwe re nafiya jinên gundê xwe jinên devera xwe bêhtir jî fêrî rotîneka baş dike ku her sibeh rabin fêdê li jiyana xwe bikin min feyê jî jiyana xwe bibîne di nava vê fîçerê de em ê nafiya nas bikin bizan bi çi çalakiya li gundê xwe dike من نافعة حمد صديق خەڵکی شاری هەڵەبجەی شەهیدم لە کیمیابارانی شاری هەڵەبجە لێرە بووین هەرێکی کەوتینە مەملەکەتێک لە دوای شەڕی نەخوازراوی ئێران و عێراق و لە دوای کیمیاباران هەڵبەتە من یەکێک بووم لەوانەی کە چوینە ئەڵمانیا 25 ساڵێکە لەوێ من نیشتەجێم بە ماڵ و مناڵەوە لەوێ هاوسەرگیریەکم کردو لەگەڵ پیاوێکی ئەڵمانە مناڵەکانمان گەورە بوو وەچەمانە هەیە خۆشی و ناخۆشی نیسبەتی خۆی هەر هەیە هیچ جێگایەک نییە بڵێ وەڵام من لە ئەوروپا ئەژیم پێفێکت ژیانەکەم و یاخود لە هەرێمی کوردستانم من سەقلەت ژیانەکەم گەیشتومەتە تەمەنێکەوە پێویستم بەوە بوو کە بێمەوە لە وڵاتەکەی خۆمان چونکە ئێمە بە زۆر دابڕین لە هەڵەبجە بەخواستی خۆمان دا نەبڕاوین لە هەڵەبجەیە دائیمەن ئەوانەی کە دابڕاون لە هەڵەبجە لە سەردەمی تەمەنی هەشتاکانە هەر بە ئاواتی ئەوەن بێنەوە لە هەڵەبجەیە ژیانکەن من یەکێک بووم لەوانە هەڵبەتە پلانەکە زۆر قورس بوو بڕیارەکە زۆر قورس بوو بەڵام ئەخیرم 3 ساڵە بێ بڕیاری کۆتاییمانەوە لە هەڵەبجەی شەهیدەژین و ژیانەکەین لێرە ژیانێکی زۆر سادۆ ساکار وەکو ئەو خەڵکەی ئێرە ئەبەینە سەر گەرما و سەرماکانیمان پێقوبوڵە بێنەوتی و بێکارەبایی و بێ ئاویمان هەر پێقوبوڵە هاتوومەتەوە ناو دڵی دایکم چەندێک لە ئەوروپا بژیت ئەخیرەن تۆ ڕۆڵی ئەم نیشتیمانی من ئێستا ڕۆژانە لە هەڵەبجەیە کار و چالاکێکی زۆرم گرتوۆتە دەست هەڵبەتە بە پارەی خۆم بە جوهدی خۆم بە تاقەی خۆم هاتووم خەریکی خزمەتکردنی ئەم شارم خزمەتکردنی کچان و کوڕانی ئەم شارم ژنانی ئەم شارم بەیانیان سەعات 5 بەیانی کۆمەڵی خاتون هەیە ئەیان بەم لە حەدیقەکان وەرزشەکەین ڕاکردنێکەکەین دوای ڕاکردنەکە کۆمەڵێ وەرزشی تەندروست بۆکو جومگەیی حرەکەی جومگەیی ئەوانە ئەکەین دوای ئەوە یۆگایان پێ ئەەکەم ئەو یەکێ لە کارەکانم ئەوەیە باخێکەیە باخی وەرەسێ یعنی وازان 50 پارچەی لێ بۆتەوە بەڵام کە هاتم بینیم ئەمە جێگای باو باپیرانی منە هەستام بە پاکردنەوەی هەر بە خۆمنا بڕیارمە لەگەڵ خێزانەکەمە خوشک و برا و برازا و خوشکەزا و بە هەر هەمومانەوەتە منە چەند پاکێکەکەمەوە کێ پێی خۆشە بابێت پاکردنەوەکەم لەگەڵا بکات پێکەوە ئەچین لە سێبەرەکەی دانیشین پێکەوەی بەرهەمەکەی خۆین و بەیانیانە نان و چاکەمە هێنم لێرەی خۆم وا ئەزانم لە بەهەشتی سەر زەویام ئەیتر دوای ئەوە مانوین پێوەی بە باخەکەەوە ئێستا ئەم ساڵ بەداخەوە وشکە ساڵێکی زۆر زۆرە باخەکە ئاوی پێویستی بۆ ناڕوە هەر نەوەک باخی من باخ بە کۆمپلێتی بەگشتی ئێمە هەتا نەمامێک گەورە ئەەکەین زۆر هیلاکە بێ هەموو کە یەکێک لە ئێمە هەتا تۆ وێگەچێنی نەمامێک پەروەردە ئەەکەی بەڕاستی کاتێکی زۆریەوێ ماندووبوونێکی زۆریەوێ بەڵام سیرکە ئێستا لە پڕە هەمووی وشک بووە بەڕاستی من وا ئەزانم بەشێ لە لەشی خۆم وشک بووە لە باخەکەم ئاوی ناگاتێ و وشک بووە ئەمە شتێکە ینی هەر هەمومانی گرتوتەوە لە بەرەوەی ساڵێکی وشکە ساڵیەوە کۆوتمان و ئەنا ئێمە وەکو بەرهەم و وەکو ئەوەی کە بڵین تمۆحمان لەسەر بەرهەم و داهاتی باخەکان بێ کەسمان بڕوا ناکەم هەموو باغدارەکان چاویان لەوە بێ بەڵام ئەوەیە حەزەکەین بە سەوزی بمێنێتەوە ژیان یعنی سەوزایی سروش یعنی سەوزایی یعنی کە سەوزایی لە جێگایەک بوو ژیانی تایە بەڵام ئێمە ئێستا ئاوا وشک بۆ بە بۆنەی وشکە ساڵیەوە من وەکو خۆم چەند جارێک تەنکەرە ئاوم بۆ کڕی بەڵام ئەوی سنووردارە خۆ تۆ ناتوانانی ئەم باخە بەردەوام تێرکەی بە تەنکەرە ئاو کڕین ئەنجاکو دوای ئەوە ئەڕۆمە ماڵەوە تۆزێ وردەکاری ماڵەوە ئەەکەم
ئەچمە ڕێکخراوێکم داناوە بە ناوی ڕێکخراوی ناپا بۆ پەرەپێدانی تواناکانی ژنان ئەمە هەر کارێکی خۆبەخشیە هەڵبەتە کاتەکانم هەمووی تەوزیع کردووە خولی خەیاتیمان هەیە سەر لە بەیانیەکان ڕۆژێک خەیاتیەکەیە و ڕۆژێکیش دەزڕەنگینەکانە دوای ئەوە ئێوارانەکەمان ئەمێنێت ئێوارانیش ڕۆژێکمان داناوە بۆ مۆسیک فێربوون فێرکارەکان ئەوانی کە حەزیان لە مۆسیکە و ڕۆژێکیش بۆ دەفژەنی. خولی دەف هەڵبەتە زۆر خواستی لەسرە ئامێرێکە لە کەلتوری کوردیەوە زۆر نزیکە بە درێژایی مێش و کورد بەکاری هێناوە بە ئێستایشەوە حتا پیاوان ژنان هەموو حەزیان لە دەفژەنیە بەڵێ بۆیە ئامێری دەف خولێکە زۆر زۆر چالاکە وا ئێستا بەشێکی شێبەینە سلێمانی لەسەر خواستی ژنانی سلێمانی بە تەماین لەوێش خولی مۆسیک و دەفژەنی بکەینەوە. گەڕم لە شارە شاندی گەڕم لە شارە نامدی کەس وەک تۆ جۆڵێ کیژەڵە نەشمێنانەکەی ژەران چۆن دەبرمەوە وەمە دەجەنە ئایادی سرە